دیتم ئەشکەوتەکەوتا لێرەیە ئەوەیە هەمووتان وەرن هەمووتان لەم لاوە هەڵاتوان لەوێن نازانم تەواو بووە ئاغایان ئێوە گەمەڕۆ دراون وەرنە دەرێ ئێوە ناچارن بێننە دەرێ ڕێگای هەڵاتنێک نییە ئێوە چارەیەکتان نییە وەرنە دەرێ تۆ بڕۆنە ژوورێ برێ خۆتە من چیت بەسەراتوە چیت بەسەراتوە ڕاکشەبوون چاوەکانیان تاک بوو لەسەرە خۆ بە لەسەرە خۆ بە لەسەرە خۆ بە ئەوان مردبوون ڕامە بڵە چیت بەسەراتوە ئەوان مردبوون گەوجە زەهری سەربازی دیێری سوپای پێنجەمی ڕوون بکە هەڵاتوان لێرن هەڵاتوان لێرن خاوەشکۆ هەڵاتوان دۆزرانەوە ئەوان لە ناوە شکەوتێکدا لە گەمەرۆدان قوربان بەدوای مناوەرن وەرە بەدوای من دانیشت وەرە برێنەی بێ ئەقلینە ئەمە چ قسەیەکی پرۆپوچەکە دەیکەن ئێوە دەلۆن یان سەرباز بۆچی ناتوانن کە لەوان نزیک ببنەوە ترسێنەر بوو یانێکی ئەمانە دەڵێن چی جولیۆس ئێوە خەریکن بە من ڕادەبیۆرن باوەڕ بکەن خاوەشکۆ بۆ خۆتان دەتوانن ببینن زۆر سامناک بوو دلێرترین پیاوەکانمان نەیانتوانی لەوان نزیک ببنەوە کەس نازانێت کە زیندوون یان مردوو ئینسانی یا خوداکانن تیشکی چاوەکانیان زۆر تیژ بوو یەکجار سامناک بوو خاوەشکۆ ئەبە سابووم بێدەن بە ترسنۆک یەتی ماتیۆس ئەگەر خاوەشکۆ بیانەوێ خۆیان بڕۆنە نێو ئەشکەوت تا بۆ خۆیان ئەوان ببینن ئەوان یەکجار غێری ئاساین خاوەنشکۆ زۆر غێری ئاسایی دەشێتی
وا دیارە گەر چەند کەسی دیکەش بڕۆنە نێو ئاو ئەشکەوتە دەیانگەێنە پلە و پایەی خوداکان. چ خەیاڵاتێک. جۆلیۆس بەڵێ قوربان. لەگەڵم وەرە هەتا کاتێک کە یەک کەس لەوانە زیندوو بمێنێتەوە ئێرە چۆڵ ناکەم. بڕۆین جۆلیۆس. ئارام بن خاتون، ئارام بن، نیگەران مەبە. خدا گەورەیە خاتونی من. خدا بیان پارێزێ. نیگەران مەبە، نیگەران مەبە. دیۆکلێتیانوس وەکو ئەوان نییە. بێگومان قۆڵبەستیان دەکات. هەموو شتێک بەدەستی خدای گەورە و تاقانەیە. ئەگەر دیۆکلێتیانوس و جولیوس ئەوان بدۆزنەوە ڕەحمیان پێ ناکات. سەرخۆ بن خاتونی من. ئەگەر ماتیۆس و کلیدیۆس نەیانتوانی دەقیانوسیش ناتوانێت ئەوان بدۆزێتەوە. سەبرتان هەبێ، سەبرکەن تا بزانین چی ڕوو ئەدات.